خوێندنی قوتابخانەی ئاینی بۆ ئامانجی فێربوونی قورئان و شارەزایی پەیداکردن لە ئاینی ئیسلام بوو. ئەمەش دەبوو بە زمانی عەرەبی بێ. زمانی فارسی و کەمتریش زمانی تورکی لە ناوە بوون، بەهۆی ئەوەی زمانی میری هەردوو دەوڵەتە گەورەکە بوون. جگە لەمەش دەوڵەمەندی ئەدەبی کلاسیکیان بە تایبەتیش فارسی جێی خۆیان کردبووە لە قوتابخانەی ئاینی، ئەگەرچی لە بنچینەشدا ئەمانە لە بەرنامەی خوێندندا نەبوون. ڕەنگە مەزهەبی شیعی لە ئێران و حەنەفیش لە ناو تورکە عوسمانیەکاندا هەندە ڕێیان خۆش کردبێ بۆ فارسی و تورکی کە بچن ناو بەرنامەی خوێندنی ئاینیەوە. دیارە هۆی هەرە گەورە و گرنگی دەسەڵاتی دوو دەوڵەتەکە بووە. دەرگای قوتابخانەی ئاینیشیان بۆ کراوەتەوە بۆ ئەوەی زمانی فارسی و تورکی پێ ببەنە ژوورەوە. پێش هەموو شتێگەمە کە قسە لەسەر بیری کوردایەتی دەکەین، بەسمان لە بیری کوردایەتی چییە؟ بەس لە وشێرێکی نەتەوایەتیە مۆزوعەکە حەز و خولێ سەر بەخۆی و ئازادیە. ئەمە هەمووی کاردانەوەی کۆمەڵێک ویستگەی هەیە کە ئەم ویستگانە باڵیان شێرشاوە بەسەر واقعی کورد و بزاوی کوردایەتی و میلەتی ئەمە. دەوڵەتی عوسمانی و هەروەها دەوڵەتی سەفەوی و قاجاری. ئێمە قۆناغێکمانەیە پێدەن قۆناغی میرنشینە کوردیەکان لە سایەی ئەم دوو دەوڵەتە، دەوڵەتی ئێرانی و دەوڵەتی عوسمانی. ئەم قۆناغا تا 1850 دەخایەنێ بەوەی کە میرنشینەکان کۆتاییان پێدێ. لەو قۆناغەدا کۆمەڵێک حرەکات و جوڵانەوە هەیە کە خەسڵەتی ئەو قۆناغەی خۆی وەرگرتووە. دوای لە ناوچوونی میرنشینە کوردیەکان قۆناغێکی بزاف و جوڵانەوەمان هەیە بۆ بربەرەکانی کردنی ئەم دوو دەوڵەتە کە شێخانی تەریقەت و تەرکیە و خانەقایەکان ڕێبەرایەتیان کردووە. 2000 قۆناغی هاتنی ئیتیحاد و تەرەقیمان هەیە بۆ قۆڵبوونەوەی ململانەی نەتەوایەتی لە بینی تورک و نەتەوە ناتورکەکان. و 2000 سەرهەڵدانی دەوڵەتی عێراق و دەوڵەتی نەتەوەی ئێران، دەوڵەتی نەتەوەی تورکیا و سووریامانەیە کە کوردستان دابەش بوون بە سەریاندا و کاتێ ململانەیەکان لە ململانەی نێوان کورد و دوو دەوڵەتکە ئێران و عوسمانیا بوو بە ململانەی نێوان شوار دەوڵەتی مرکزی کە ئەوانش سووریا و تورکیا و عێراق و ئێرانن کە کوردیان بەسەرەوە دابەش کراوە. ئەمانە هەر یەکە و خەسڵەتی تایبەت بە خۆی هەیە. بۆیە جوولانەوەی نەتەوە و نەتەوایەتیش لە هەموو قۆناغەکان ڕنگدانەوەی ئەو قۆناغەیە. ناتوانین ئێمە دیڕاستەی بیری کوردایەتی و خەسڵەتەکانی بکەین بە بێ ڕەچاوکردنی ئەم قۆناغانەوە. هەر قۆناغە و بە پێی خەسڵەتی خۆی نەبینین. بۆ چونکە بیری نەتەوایەتی و کوردایەتی و هەوڵدان بۆ ڕزگاریش زۆرێک لە کاردانەوەی زوڵمی ئەمانەی تێدایە. زوڵمی ئەمانە بە شێوەی جیاجیا بووە، دەوافعی جیاجیا بووە، بۆیە کاردانەوەکانی جیاجیایە. ئەگەر بگەڕێنەوە بۆ کنەکاری و ئەو پشکنین لەوەی کە بیری کوردایەتی سەر هەڵەیات بە حکومەیە کە بیری کوردایەتی خۆی بەشێکە لە بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردستان و بەشێکە لەو هەوڵ و تەقەلایانەی کورد بۆ ئەوی کە ئیرادەی خۆی بێ و خۆی نوێنەرایەتی خۆی بکات. ئەمە وەکو بیری کوردایەتی هەردوو شەکە بەیەکەوە بە تێبینیەوە، هەردوو شەکە بەرهەمی مێژووی هاوچەرخی کوردن وەک کۆتاییەکانی قۆناغی مێژووی نوێی کوردن. یعنی لە کۆتایی مێژووی نوێی کوردەوە سەر هەڵەیە تا ئەم هاوچەرخ. بەڵام هیچ بیرێک نییە بە بیری کوردایەتیشەوە، هیچ بیرێکی نەتەوایەتی و ناسیۆنالیستی نییە کە کتوپڕ لە قۆناغێکە بە قەتیعەیەک دەرکەوت بێت، بەڵکو بەرهەمی پێشینەی هەیە و بەرهەمی ئەو هەوڵ و ئەو تەراکم و هەڵچنینەی هەوڵەکانی پێشترە کە دوای لە قۆناغێک گەشە ئەکات. لە دەروی کوردیش ڕاستە، لە دەروی کوردی هیچ بیرێکی ناسیۆنالیستی نییە کە سەرەتاکانی لە ئەدەبی زارەکیەوە دەست پێکە، دوایی لە تەشکیلە سیاسەکان دەست پێکە، هەروەها لە ئینتیمای خەڵکیەوە دەست پێکە، پاشان ئەگاتە ناو ئەو ئینتیما سیاسی کە لە چوارچێوەی ئایدۆلۆژیایەکە و دواتر لەوەش فراوانتر لە قۆناغی هاوچەرخە لە چوارچێوەی دیسکۆرسێکە، پارەدایم و دیسکۆرسێکی فراوانترە تەشکیل ئەبێت. بۆی ئەڵێم هیچ جیاوازی نییە. ئەگەر سەیری وشەکان بکەین، سەیری وشەسازی وشەی نەتەوە بکەین و وشەی نەتەوایەتی و ناسیۆنالیزم بکەین لە زۆربەی زمانە ئەوروپیەکانە و لە زمانی عەرەبی و لە زمانی فارسیشا سێریکەن پێشینەی وشەکە مانای تری هەبووە. ئەگەر سەیری وشەی میلەت بکەین، وشەی میلەت لە عەرەبیە لە سەردەمە زۆر دێرینەکانە بە مانای ئاین هاتووە. ئێمە باشترینی کتێب کە تاریخی زمانی عەرەبی بۆ کۆکردبینەوە و زمانی عەرەبی بۆ کردووە بێتە لە قورئان. سەیریکە لە ناو قورئانە کە تاریخی دێرینش نییە، لە ناو قورئانە تا سەدەکانی ناوەڕاست
وشەی میلەت بەمانای دین هاتووە میلەتە ئیبراهیمە حەنیفە خۆ بەستی عەرەب نییە لەبەرەی دینەکە بەو پێکە خۆی بە عالەمی ناساندووە بۆیە بەمانای دین هاتووە. کاتێک کە سەیری مێژووی کوردەکەی لەو قۆناغا ئەوەی کە گرنگەوەیە کە مێژووی خەمڵین و فۆرمەڵەبوونی کۆمەلگای کوردی وابەستەیەکی زۆری بە مێژووی نەتەوەکانی دەوروبەری خۆیەوە هەیە و حاڵەتێک هەیە لە مێژووی کووردا کە بە تێڕوانینی باڵێن حاڵەتێکی سروشتیاییش ئەوەیە کە کورد بە حکمەوەی کە خاوەنی دەوڵەتی خۆی نەبووە پێشتر خاوەنی کیانێکی سەربەخۆی خۆی نەبووە و لەگەڵ ئەوەشدا کە خاوەنی کیان و دەوڵەتی خۆی نەبووە دابەشکرا و داگیرکرا و پەڕەوازە کراوە لەلایەن نەتەوە بە هێز و سەردەستەکانی ناوچەکەەوە بە درێژای مێژووی خۆی. ئەمە وای کردووە کە بە سروشتی لەگەڵ نەتەوەکانی دەوروبەری خۆیان گەشەنەکە. نمونە زۆرە لەسەرەوە ئەکرێ باز لە مەسەلەی بەرپاکردنی شۆڕشێکی کردداری واقعی بکەی لە ناو کۆمەلگای کوردیا هەروەکو چۆن هەندێک شۆڕشی گەورە و کاریگەر لە پایتەختی ئەو وڵاتانەی کە کوردی بەسەرا دابەشکراوە ڕوویداوە پێشتر. بەڵام هێشتا ئەمە ڕێگر نییە لە بەردەمیەوەی کە ئێمە باز لەوە بکەین کە هەمیشە نوخبەی خوێنەوار یاخود ڕۆشنبیری کورد ئەوانەی کە تەنانەت نەتەوە سەردەستەکان و دەسەڵاتە داگیرکارەکانیش نانتوانیوە وەکڵێ ئیستیغنایان لێ بکەن پێویستیان بە جوهد و بیرکردنەوە و کارکردنیان بووە ئەمانە لە پایتەختەکانە خاوەنی پلۆپۆستی تایبەتی خۆیان بوون و ئەمانە کەوتونەتە ژێر کاریگەری ئەو تەوژمە گۆڕانکاریە بەرفراوانی کە لە پایتەختەکانە هەبوو بن جا تەوژمەکان تەوژمە فکریەکان بوو بن یاخود تەوژمە ئاینەکان بوو بن بە جۆرە لە جۆرەکان کاریگەری لەسەر نوخبەی ڕۆشنبیری کورد لەو پایتەختانە دروست کردووە کە دوجار ئەوان بوونەتە هەوێنی بەرەو پێشچوونی کۆمەلگای کوردی. پێشەوەی باس لە بە کوردیکردنی خوێندن بکەین لە قوتابخانەی ئاینیدا واتە نووسینی بەرهەم بە کوردی دەبێ ئەوە بزانین کە لەو ڕۆژەوە قوتابخانەی ئاینی ئیسلام لە خاکی کوردەواری پەیدا بووە فێرکردنی تەقریر هەموو زانستیەکان لە سەرەتاوە بە زمانی کوردی بوو بەڵام زمانی قسەکردن مەلا هەموو دەرزەکانی بەو زمانە کوردیە وتووە ئەوەی قسەی پێکردووە ئەمە زمانێکی کوردی عەرەبی ئامێزی تێکشکاوی تایبەتی بوو گەشت بووە پلەیەک بۆ نوکتە قسەی پێدەگەڕنەوە چونکە هیچ مەلایەکی کورد زیاتریش ئەوانەی ئەلفوبێ و قورئانیان فێری قوتابی و سوختە کردووە عەرەبیان نەزانیوە ئەگەر لە خوێندن و نووسین هەندێکیان لێ هەڵقڕاندبێ لە قسەکردن بێبەش بوون. لە سەدەی 16هەم لە پاش دابەشکردنی کوردستان لە جەنگی چاڵدێران 1514 بیری ڕزگاری نەتەوایەتی بە شێوەیەکی تازە چرۆی کرد. ئەمە قۆناغی یەکەمی کلاسیکی ئەو بزوتنەوەیە کە ئێستا بەردەوامە. هەر لەو سەردەمەوە هەوڵ و کۆشش درا بۆ بە کوردیکردنی خوێندن یان ڕاستتر زمانی کوردی وەکو کەرەسەیەکی زانیاری تۆمارکراو بێتە ناو قوتابخانەی ئاینیەوە. خۆبیری کوردایەتی ئێمە خەباتی میرنشینەکانمان هەیە لە بەدەرخان و پاشای گەورە و عەبدوڕەحمان پاشا و خانە پاشا و هەموو ئەمانە خواستێکی سربەخۆی لۆکاڵین واتە بۆ سربەخۆی میرنشینەکەی بەرامبەر بە هەوڵی توانەوەی دەوڵەتی عوسمانی بۆ حدودی میرنشینەکە یان تێکەڵبوونە بە سیراعی دەوڵەتی عوسمانی ئێرانی بۆی کە ئێمە خاوەنی بزاافێک بین بۆ دروستبوونی قەوارەیەک بۆ نەتەوە و ڕزگاربوونی میلەت لە دەسەڵاتی هەردوو چیان من وا دەبینم تاریخی ئەم جۆرە زوڵانەوەیە ئەم زوڵانەوە کوزانیبی نەزەری و شیعر و ئەدەبیات ناوە کوزانیبی حرەکەیەکی عملی مەیدانی دەگەڕێتەوە بۆ شیع عەبدوڵڵا بۆ شیع عوبەیدوڵڵا لە ساڵی 1880 بۆیە من بزاوی نەتەوایەتێکی شامیل کە قسە لەسەر پرسی کورد بکە و پشت بە هێزێکیان نەبەستێ هانی بدا دژی هێزەکەی تر واتەوەکو هێزێکی نەتەوایەتی سربەخۆ من دەیگەڕێنەوە بۆ زوڵانەوەکەی شیع عەبدوڵڵا لە ساڵی 1970 ڕاستە پێشتر بەدرخانە بووە بەڵام بەدرخان کاردانەوەی ئەو دەسەڵاتە مەرکەزیە کە سوڵتان مەحموودی دووەم ویستی بەسەر میرنشینەکانی فەڕەسکا پاشای کەورە و بۆ میرەکانی بابانیش ئەمە ڕاستە بۆیە ئەم بزافە لێەوە دەستی پێکرد
لێرەوە کە شیع عەبدوڵڵای نەهری لە غیابی میرنشینە کوردیەکان چکە لە 1950 هەمویان ئاتا و کاتە هەمویان لە ناوبرا بوون. لێرەوە ئەم بزاڤە خەسڵەتێکی وەرگرتووە کە خەسڵەتەکە بریتە لە خەسڵەتی بیرکردنەوەی شیع عەبدوڵڵا. بیرکردنەوەی شیع عەبدوڵڵاش چۆن بووە؟ بیرکردنەوەیەک بووە، ینی کۆبوونەوەی لەگەڵ سەرۆک هۆزەکان لە نەهری لە ناوچیە، بەشێکی باش لە میسیۆنەر و بەشێکی باش لە ئەم گەڕیدە و هەروەها نێردە بەریتانیەکان زۆر بەڕوونی ئەمەیان باس کرد. کاتێککە شیع عەبدوڵڵا کۆبوونەوە بە سەرۆک هۆزەکان دەکا، دەڵێ ئێوە لە دوو ڕوانگەیەوە دەسەوسۆندرێنەوە لە ڕوانگەیەکەوە کە عوسمانیەکان و قاجاریەکان وڵاتی ئێوەیان داگیر کردووە، وڵاتی ئێوەیان دەسەوسێننەوە و خەریکە وڵاتی ئێوە تەسلیمی ئەرمەنەکان بکەن، خۆتان خەبات نەکەن، بە تاکید وڵاتەکەتان دەکەوێتە ژێردەستە و هەروەها شریعەتەکەتان و دینەکەتان لەمێژە دەوڵەتی عوسمانی و قاجاری لە شریعەت و دین لایەندایەوە، بۆیە دینەکەتانش لە مەترسیدایە. ضرورە بۆ گەڕانەوەی شریعەتەکەتان، بۆ گەڕانەوەی عەدالەتی ئیسلام و بۆ گەڕانەوەی ئازادی وڵات و میلەتەکەتان ئێوە خەباتکەن. یعنی شیع عەبدوڵڵا یەکەمین کەسە کە لە ئەجندای حرەکەتەکەی دین و نەتەوایەتی خەمی میلەت و خەمی شریعەت و دینەکەی پێکەوە گرێداوە. تا ئەمە یەکەمین بزاڤە کە بەم شوناسە. دوای درێژەی پێت مەسەڵەن لە سەلیمی بەدلیسی دەبینین شێخ سەعیدی پیران، شێخ مەحموود، واتە ئەمە درێژەی هەبووە هەتاوەکو نیوەی یەکەمی سەدەی بیستەم. ئەم جۆرە نەبرەیە، ئەم جۆرە بیرکردنەوەی درێژەی هەبوو بۆی کە دین لەگەڵ نەتەوە تەچێ و خانەقاڵ لەگەڵ نەتەوە پێکەوە هاوتەری یەک بڕۆن بۆ ڕزگاری نیشتیمان و نەتەوە. یعنی ئەمە جۆرێکە لە حرەکەتی بیری کوردایەتی. بیری کوردایەتیش ئەگەر وەکو بزوتنەوەیکی سیاسی سەیری بکەین ئەگەڕێتەوە بۆ ئەو هەوڵ و تەقەلایانەی کورد کە ویستویەتی ئیرادەی خۆی بێت و خۆی نوێنەرایەتی خۆی بکات لە ڕووی شەرعیەوە کوردەکان ئیدارە و ئیرادەی کوردی بن بۆ بەڕێوەبردننی کۆمەڵگەی کوردستان. ئەمە ئەگەر لە چوارچەی قۆناغی بزنەوەی ڕزگاری خوازی نیشتیمانی لەکیمێنەوە یەک جیاوازیە لەگەڵ بزنەوەی ڕزگاری خوازی جیهانیە. بزنەوەی ڕزگاری خوازی جیهانی لە جیهانی سێ دەرەکەوێت و دژی ئیستعمار سەری هەڵاوە، بەڵام بزوتنەوەی کوردایەتی بەر لەوەی دژی ئیستعمار سەری هەڵا بێت دژی دراوسێ سەردەستەکانمان سەری هەڵاوە. ئێمە ئەگەر دقت بین لە بیری کوردایەتی ئەوەی کە ئەنگێزەی کوردایەتیا بێت لە ڕووی سیاسیەوە لەناو میرنشینەکانە چەکەرەی کردووە، هەستی پێکەین. ئێمە لە بەڕوونی لە هەندێک میری ئەردەڵانە ئەیبینین، بەڕوونی لە هەندێک میری بابانە ئەیبینین، سەرتۆپی ئەمانە عەبدوڕحمان پاشای بابانە. لەناو میری سۆرانە زۆر ئامشکڵەکانی فراوانتر خۆی بگرێت، لە بابان زیاتر، لە ئەردەڵان زیاتر، ئەگەرچی ئەوان سکە و خوتبە و ئەوەشێ بەناوی خۆیان لێیا بێت، بەڵام لە سۆرانە ئەبینی لە ڕێی ئەو دیسکۆرسە سیاسیەوە کە تەشکیلی کردووە هەوڵەیە سەربەخۆ بێت لە عوسمانی لە سەفەوی و هەوڵیش ئەیە لەگەڵ ئەوەشە هەوڵەیە هەم لە ڕووی جبەخانەوە پێویستی بەوان نەبێت، هەم لە ڕووی ئابووریەوە خۆی سەربەخۆ بکات، هەم عەلاقاتی سەر و عوسمانیش دروستەکات. ئێمە ئەبینین لەو ئانەیە محەممەد عەلی پاشای میسر پێچەوانەی عوسمانەکان ئەگەڕێتەوە ئەجوڵێتەوە، بەڵام ئەبینی میری سۆران ئەوێ پەیوەندیەک ساسکە کە لەسەر و پەیوەندی عوسمانی لەگەڵ نارەکان عوسمانیش پەیوەندی دروستەکات. ئەم پەیوەندی هەم ئابووریە، هەم پەیوەندی سەربازی بووە، هەم پەیوەندی دیبلۆماسیە بۆ بەمانایەکی ئەو کاتە، نەک بەمانای ئەمڕۆ، بەمانای ئەو کاتە چونکە ویستوێتی ینی هێلکەکانی نەخاتە یەک سەبەتەوە بە قەولی ئەو سیاسیانە کە تەحلیلی سیاسیەکەن. ئەمە چەکەرە سەرەتایەکانی، بەڵام ناتوانین ئەمە بڵێن بیری کوردایەتی بەمانای فۆرمێکی ئایدۆلۆژی یان دیسکۆرسێک کە بتوانێت کۆکەرەوەی هەموو کورد بێت، بەڵکو بە فۆرمی ئەو سەردەمەی خۆی نزیکترین فۆرم بووە کە تعبیر بکات لە کۆمەڵگەی کوردستان، چونکە لە خوار ئەم فۆرمەوە بریتی بوو لە فۆرمی خێڵەکی کە ناتوانێت تعبیر بکات لە هەموو خێڵە کوردەکان، چونکە خێڵ بازنەیەکی بچووکە. لەسەر ئەم فۆرمەوە بریتە لە فۆرمی دەوڵەتانی دراوسێ کە بریتی بوو لە سەفەوی یا ئەفشار یا قاجار، لەو بەریشەوە دەوڵەتی عوسمانی. نمونە زۆرە، بۆ نمونەیەکی وەکو مقداد مەدحەت بەدرخان کە سەرمەشقی کاروانی ڕۆژنامەگەری کوردیە بە شێوەیەکی گشتی ئەبینین بەرەنجامی ئەوەیە کە مقداد مەدحەت بەدرخان ئاگاداری فەرهەنگ و کەلتوری ڕۆژ ئاوایی بووە، چ لە باڵێن لە میانی پایتەختی دەوڵەتی عوسمانیەوە بگرە یاخود لە دوای ئەوەشەوە کاچێتە ئەوروپا و دوجارێتەوە بۆ میسر و باڵێن ڕۆژنامەیەکی گەورە و گرنگ وەکو سەرمەشق بەناوی کوردستان دەرەکە، یاخود ئەو شۆڕشە گەورانەی کە لە تارانە ڕوویاوە، یاخود ئەوەی کە کودەتای تورکانی لاو ڕوویاوە، نەک هەر لە پایتەختەکانی ئەوە، بەڵکو بۆ نمونە ئەو شۆڕشانەی کە لە رووسیاژ ڕوویان داوە بە جۆرە لە جۆرەکان لە بیدایەتی سەدەی بیستامە بەستمە کاریگەری گەوریان هەبووە لەسەر
چاوکراوەیی و وەکڵێ فێربوونی جۆرێک لە خەبات کە پێشتر کورد ئاشنای نەبووە بەو شێوازە بۆیە ئەمانە کە دوجار یەنەوە یاخود بەشداری لەو شۆڕشاناکەن کە لە تاران و لە ئەستەمبول ڕۆئەدەن یاخود جۆرێک لە خۆپیشاندان و داواکردنی ماف بە شێوازی مەدەنی هەموو ئەمانە ڕۆشنبیرانی کوردیش لەسەر هەمان ڕێچکە و با بڵێن میکانیزم هەوڵێن خەباتی خۆیان دەست پێ بکەن بۆیە بەشێک لە داواکاریەکانی کورد لە ڕاستیە لە سەرەتاوە لە پایتەختەکانە بووە و بەشێک لە چالاکیەکانی کورد لە پایتەختی ئەو دەوڵەتانەیە بۆ کە کورد بە جۆرێک لە جۆرەکان کۆنتاکتی هەبووە جا داگیرکاری بوو بێ و دابشکاری بوو بێ بە هەر شێوازێک لەو شێوازان. مەبەستمان لێرە سەرهەڵدانی کوردایەتیە لە ناوەوە واتە هەوڵی مەلا کوردەکان بۆ بە کوردیکردنی زانستەکانی ئیسلامی ئەگینا هەوڵ و کۆشی دەرەوەش لە ناوەیە بۆ بە کوردی نووسین وەکو ئەو بزوتنەوە ڕۆشنبیریەی کە ئەلەکساندەر ژابای قۆنسۆڵی گشتی ڕووس لە ئارزە ڕۆم لە ناوەڕاستی سەدەی 19 سەرۆکایەتی کرد ناچار بوو هەموو ئەو شتانی کە دەیویست بە کوردی بنووسرێنەوە بە خوێندەواری کوردی ئەو سەردەما بسەپێنرێ بە تایبەتیش مەلا مەحموودی بایەزیدی دیارە و خوێندکارانەی یاریدەدەری ژابایان دەدا هەمویان پیاوی ئاینی و مەلا بوون. کۆمەلگای کوردی کۆمەلگایشی نەخوێندنەوار بوو یعنی هێندەی تەلقینی شێخانی تەریقات هێندەی تەلقینی تەچەکانی قادری و خانەقایەکانی نەقشبەندی کاریگەری تێکردوون لەوانەیە ئەم حرەکەتە نەتەوایەتی قەومی کە لە ئەوروپادا هەیە کاری تێ نەکردبن. دوو هۆکار کاریگەری هەبوو بەسەر ئەم بزاڤە میلیە نەتەوەیانەوە یەکەمینیان شێخانی تەریقەت کە خەڵکیان و شێر کردو دۆ خەڵکی نەخوێندوار و متمانەیان پێکراوە دوو زوڵمی دەوڵەتی عوسمانی لە دوای 1950 لە دوای لە ناوبرنی میرنشینە کوردیە لا مەرکەزی سەربەخۆکان هەردووچیان پێکەوە ئاوێتە بوون ئەم حرەکاتانەیان دروست کردووە ئەم حرەکەتە میلیە درێژەی هەبوو سەری عەبدوڵڵا بکە مەلا سەلیمی بەدلیسی بکەنی پێ سیر نەبێ لە 1970 مەلایەکان و شێخ عەبدولسەلامی بارزان لە دۆ کۆ دەبنەوە بۆ ئەوەی کە بەرامبەر بە کۆمەڵی ئیتیحاد و تەرەقی مذەکەرەیەک بدەنە دەوڵەتی عوسمانی داوا دەکەن زمانی کوردی لە ناوچەی بادینان لە قوتاب مەدرسە دینیەکان بە زمانی کوردی بخوێنن داوا دەکەن مەحاکیم و دادگایەکان بە کوردی بن داوا دەکەن باسکۆکردنەوە و ئیدارەدانی دەوڵەت بەبێ شەریعەتی ئیسلام و مەذهەبی ئیمامی شافعی بێ یعنی تۆ سەیریکە و هەروەها هەموو ناوچە کوردیەکان بەرپرسەکان لە خۆیان بن یعنی ئەمە سەرەتای بزاوێکی بەڕێوەبردنێکی خۆماڵیە تێکەڵکردنی ئیسلاحی ئیداری خۆماڵی تێکەڵکردنی بزاوێکی پەروەردەی و ڕۆشنبیری و گەڕانەوە بۆ زمانی کوردی لەگەڵ ئیلتزام بە شەریعەت هەمووی پێکەوە ڕیفۆرمێک دروست دەکات ئەم بابەتە لە شێخ سەعیدە زۆر بە زەقیر ڕەنگەداتەوە لە مەلا سەلیمی بەدلیسە زۆر بە زەقیر ڕەنگەداتەوە هەتاوە گۆی تەیبینیمان کردوێ لە ئەگەر بگەڕێنەوە سەر ڕۆژنامەی کوردستان و نیشتیمانی ژێنکاف و کۆماری مەهاباد دەبینین هەتا ئەوێ ئەم کاریگەریە هەیە ینی حزوری گەورەی هەیە ئەمە لە شێخ مەحموودە حزورێکی گەورەی هەیە بەڵام دەبێ ئەم حەقەتە بزانین لە شێخانی تەریقەتی نەقشبەندی ڕۆڵیان کاریگەرتر بۆ لە شێخانی تەریقەتی قادری لە سەرکردایەتیکردنی بزاوی کورد ئەوە یەک دوو ئێمە هاوشێوەی ئەوەمان بۆ نەتەوەکانی کە شەیە خۆ شێخ شامیلی چیچانی دەڵێن مریدی شێخ تەهای بابی شێخ عەبدوڵڵای نەهری بووە ئەمیش بە پاشخانێکی تەریقەتی نەقشبەندی سەرکردایەتی بزاوی نەتەوایەتی چاچانیەکانی کردو دژی دەسەڵاتی ڕووس لە 1930ەکان ئەگە تێبینیمان کردو لە بەرامبەردا دەبینین عەبدولقادری جەزائیری لە جەزائیر بە هەمان شێوە هەمان قیادەی کردووە لە نێجیریا کۆمەڵێک حرەکاتی هاوشێوەمان هەیە کە تەریقەت و دین لەلایەکی کە خەمی نەتەوە نەتەوایەتیان پێکەوە جۆشداوە بەنسبەت ئەوەی ئەم حرەکەتە میلی حرەکەتێکی مەیدانی عەمەلی بووە بەڵام لەکوێ جانیبی نووسین و نەزەری جانیبی قوڵکردنەوەی تیۆری بەشداری لە وشاری نەتەوایەتی کردووە کە قسەیەتە سەردین بەڵاس ئەو کاتە دین وەکو نەریت وەکو کولتور بەهێست ئەگەر ناو کولتورە جیاوازەکان ئاسێرکەین ئێمە کولتوری دینیمان هەیە کولتوری عەشایری و کۆمەڵایەتیمان هەیە و هەروەها کولتوری سیاسیشمان هەیە لە ناو کولتوری سیاسیە ئەدەبیاتی سیاسی کورد لەو زروفەیە تا ڕادەیەک پێشکەوتر بووە ئەدەبیاتی سیاسی کوردایەتی تا ڕادەیەک پێش زەمەنی کۆمەڵگەکەی کەوتووە و ویستوێتی خۆی دەرباسکە
لەو کولتورە سیاسی دراوسەکانی، بەڵام کولتوری مەذهبی و دینی و هەروەها کولتوری کۆمەڵایەتی پێبەپی ئەم هەنگاوە نەڕۆشتووە. بۆیە ئێمە ئەڵێن بیری سیاسی کوردایەتی ناتوانانی بڵێ لە قۆناغی بینشینەکانە شقڵی گرتووە، بەڵام چەکەرەی کردووە. لەبەر ئەوە بیری دینی گوتاری دینی بەهێزتر بووە. ئێمە ئەبینین لە کاتێکا کە چ میرنشەکان ئەگەر بەهێز بوون هەم بە فتووا بەهێز بوون، ئەگەر لاوازی بوون هەر بە فتووا لاواز بوون. بەڵام وەکەوەی هەر میری سۆران بە فتووا توانی سنوورەکەی فراوان بکە، هەر بە فتووا دوایش بە فتوای علەمای سونەی دەرباری عوسمانیەکان دیسانەوە لاواز کرایەوە، کەواتە فتووا هەم ئەتوانێ هەم هەل بووە هەم دەرفەت بووە بۆ میرە کوردەکان، هەم هەڕەشەش بۆ میرە کوردەکان. بۆیە دین ئەو چەکەیە کە تۆ ئەتوانی بەکاری بێنی لە تەشکیلکردنی ئەو گوتارێک ئەتەوێت خزمەت و کۆمەڵگەی پێ بکەی و ئەتوانێت کۆمەڵگەی باشتر پێ بژی. ئەمە حاڵەتێکە. کولتوری کۆمەڵایەتێکەش کولتورێکی عەشایری دابڕاوی ناوچەگەرێتی بەرتەسک بووە، نەک لەسەر ئاستی شار، چونکە ئێمە درەنگ شارمان دروست بوو. ئەگەر ئێستش بتوانین بڵێن شارمان هەیە، درەنگ شارمان دروست بوو. بیری نەتەوایەتی بیری شارە، بیری نەتەوایەتی بریتە لە تێپەڕاندنی بازنەی بچووکی عەشایری و ناوچەگەرێتی بۆ بازنەیەکی فراوانتر، کۆکردنەوەی گروپێک لە شارەکان. شتی کۆمەڵگای کوردی بە بەراورد بۆ نمونە بە سروشتی کۆمەڵگای تورک یاخود کۆمەڵگای فارس یاخود کۆمەڵگای عەرەبیش تا ڕادەیەکی زۆر جیاوازێکی گەورە هەیە. تەنانەت لەو پێکاتە کۆمەڵایەتیانەشا کەلەیە کە چین هێشتا پێکاتی کۆمەڵایەتی کوردی جیاوازە لە پێکاتی کۆمەڵایەتەکانی ئەوان. بۆ نمونە ئەگەر تۆ بڵێ کۆمەلگای عەرەبی کۆمەلگایکی خێڵێکی و کۆمەلگای کوردیش کۆمەلگایکی خێڵتیا زاڵ بووە، لە ڕاستیە خێڵی کوردی بەقەدەر خێڵی عەرەبی چاوکراوە نەبووە. خێڵی عەرەبی لە ئاستێکی بەرفراوانە، مەسەلەن وەکۆی کە قورئان باسێکا ڕەحلەتە شیتائی وەصەیفی هەبووە دنیای دیوە، بەس سەرۆخێڵی ئێمە نەیتوانیوە لە سنووری خێڵەکەی خۆی بچێتە دەرەوە. لەبەرەوە زۆر جیاوازە کاتێک کە تۆ نخبەیەکی ڕۆشنبیر لە پایتەختێکا چالاکێنێنە دوای ئێوە بێتەوە ناو قوڵایی کوردستان و ناو کورد خۆی ئەم خەباتە بکە، ڕوبەڕووی لەمپەر و پەڕگیریەکی زۆرە بێتەوە و دژایەتی ئەکرێ و ناکۆکی گەورە تووشە بێ. ئەمە جگە لە دواکەوتوی و نزمی ئاستی هۆشیاری کۆمەلگای کوردی بە بەراورد بە کۆمەلگایەکە شارێکی گەورە و پایتەخت و وەکۆڵێ خەڵکێکی زۆر لە کەلتوری جیاواز لە فەرهەنگی جیاوازتەیە مامەڵاکە. بۆیە کۆمەلگای کوردی لە ڕاستیە یەکێکە لەو کۆمەلگایانەی کاتوانم بڵێم تا ڕادەیەکی زۆر کۆمەلگایەکی داخراو بوو لەو قۆناغەیە و ئاسان نەبووە کارکردن لە ناو با بڵێن شارە کوردەکانە. ئەوە جگە لەوەی کە نخبەی ڕۆشنبیری کوردیش لەو قۆناغا نەیتوانیوە خۆی ساخ کاتەوە بەسەر یەک جۆر لە تێڕوانین. بەو مانایە پێتەڵێم کە لە سەرەتای سەدەی 20 بۆ کورد، بۆ ڕۆشنبیری کورد، بۆ سەرهەڵدانی جۆرێک لە فکر و لە ئایدۆلۆجیا لە کۆمەلگای کوردیە کێشەیەکەیە. ئەویش ئەوەیە کە ڕۆشنبیری کورد هەوڵیاوە بە شێوازێکی بەرفراوان کۆی ئەو دید و تێڕوانین و ئایدیانوانی کە سەریان هەڵاوە بە جۆرە لە جۆرەکان لە نووسینەکانی خۆیان جارێکی تر بەرهەم بهێنێتەوە و تاوەکو خەڵکی کوردی پێئاشنا بکە. لەبەرەوە دەرفەتی ئەوەی نەبووە بە تەواوی خۆی ببەسێتەوە بە یەکێک لە ئایدیاکانەوە، مەسەلەن بە تەواوی کەسێکی سۆسیالیستی بێ یاخود بە تەواوی کەسێکی لیبرالیست بێ. لە دوای ساڵانی سەدەی 16 1591 عەلی تەرەماخی زانستی سەرفی عەرەبی بە کوردی نووسیوەتەوە. ئەمە بریتیە لەو وانانەی بۆ فێربوونی سەرفی زمانی عەرەبی و تونێتەوە، واتە تەقریر یان محازەرەکانی تۆمار کردووە. ئێمە دەشێ بیریش لەوە بکەینەوە کە مەبەستی تەرەماخی لەمەدا ئاسانکردنی فێربوونی زمانی عەرەبی بێ بۆ قوتابیانی کورد، وەکو مەلا مەحموودی بایازیدیش لە پێشەکی کتێبەکەی تەرەماخیدا باسی کردووە. بەڵام ئەمە ئەوەش دەگەیەنێ کە عەلی تەرەماخی ویستوێتی زمانی نەتەوایەتی ببێ بە زمانی نووسین. هەروەها ئەوەشمان لا ئاشکرا دەبێ لە دڵسۆزی و هەستی نەتەوایەتی لای ئەم زانا کووردە بۆتە هۆی ئەوەی کە زانستی سەرفی عەرەبی بە کوردی بنووسێتەوە، بە تایبەتیش کە هاتووە هەندێ بەڵگەی بە کوردی شێناوەتەوە کە بەراورد لە نێوان بابەتە عەرەبیەکان لەلایەک و لەلایەکی تریشەوە بابەتە فارسی و تورکیەکانە دەکات.
سەرهەڵدانی کۆمەڵە و ڕێکخراوە یانە کوردیەکان دەتوانین بنێن لە ڕۆژنامەی کوردستانی 1990 دەست پێ دەکات بە لە دامەزرانی کۆمەڵی ئیتیحاد و تەرەقیەوە کۆمەڵی هێویەوە دەست پێ دەکات هێوان شێواش لە سەردەمی ئیتیحادیەکان دەگاتە چڵەپۆیەکی بەرز واتە لە پاڵ ئەم حرەکەتە میلیانە کە شێخانی تەریقەت قیادەی دەکەن بۆ جوڵانەوە بۆ ڕزگاری لە بەرامبەردا کۆمەڵە گیانە بۆ فێربوونی زمان کۆمەڵێک ڕێکخراوی سیاسی دروست دەبێ و لە بەرامبەردا کۆمەڵە گۆبەر و ڕۆژنامە دروست دەکرد کە لەلایەنی تەوعیەکەوە لێرەوە حرەکەتی نەتەوایەتی دابەش دەبێت بۆ سەر دوو میحوەرێک بە باگراوندی دین و تەریقەت و بە باگراوندی گەڕانەوە بۆ شریعەت محارەبەی دەوڵەتی عوسمانی و ئیتیحاد و تەرەقی دەکا کە شێخ سەعیدی پیران و مەلا سەلیمی بەلیسی و بەشێک لە جوڵانەوە با بڵێن حرەکەتە سەقافیەکانی ئەو کاتە نوێنەرایەتی دەکەن و لە بەرامبەردا حرەکەتێک دروست دەبێت بە مەفهومی تازەتر من حرەکەتێکی عەلمانیە ئەم حرەکەتا گەتۆتی بیریمان کردبێت لە کوڕانی بەدرخان و لەگەڵ کوڕانی شعبدوڵای نەهری لە قیادەکردنی کۆمەڵی ئیتیحاد و تەرەقی دەنگەداتەوە جەناحێکیان دیدگایەکی ئاینیان هەیە جەناحێکیان دیدگایەکی عەلمانیان هەیە بۆ قیادەکردنی کۆمەڵەی تعالی و تەرەقی کوردستان کە دوایە ئەم کۆمەڵەیە لەسەر ئەم دوو ئانڕاستەیە دەبێت بە دوو حیزب دەبێت بە دوو بەش ئەمە ڕنگدانەوەی هەیە لەسەر کۆی ئەمیانە و حرەکەتە کوردیانە تۆ سەیری بیستەکانیش دەکەین لەسەر ڕەفی حلیمی و مستەفا پاشایان موڵچی و حرەکەتێکی سەقافیان هەیە بە باگراوندێکی عەلمانی لە بەرامبەردا بەشێک لە شێخانی تەریقەت و بەشێک لە پیاوانی ئاینی قیادەکردنی حرەکەتەکەی شێخ مەحموود بە ئاڕاستەیشتر قیادە دەکەن واتە ئەم دوو شێوازە درێژەی هەیە تۆ لە سەردەمی شێخ سەعیدی پیران خالید بەچی جیرانی یەکێکە لە زوباتە گەورەکانی سەردەمی دەوڵەتی عوسمانی و ئەندا و سەرۆکی بابرین حزبی استقلالی کوردستانە بەدیدی قیادەی ئەم حرەکەتەکە دەکا بەڵام سیر دەکا کە ئەمەش خەسڵەتێکی گرنگە حرەکەتێک کە لە دەرەوەی بابرین شێخانی تەریقەت بێ حرەکەتێک لە دەرەوەی باگراوندی خانەقە و تەریقەتەکان بێ ئەمە کورد هەڵەتۆ لە نخبەیەکی خوێندەوار بەڵام نابێتە حرەکەتێکی ملی بۆ تەنها شێخانی تەریقەت دەتوانن حرەکەتی ڕاپەڕینەکان بکەن بە حرەکەتێکی ملی هەمووچی توێژەکانی کوردستان پێکەوە بەشدار بن 1950 تا 1970 تا 80 دەرکەوتنی شعبدوڵای نەهریە لەو فترەیە فەراغێکی دروستە بێت لەو فەراغەیە میری سیاسیمان نەماوە پێشتر لە قۆناغی میرایەتیە میرەکان تعبیریان کرد لە کەسایەتی و پلەی باڵای سیاستکردن لە کوردستانە لەو قۆناغەیە کە میر نامێنێت کە عشرەتەکان دەسەڵاتی وایان نامێنێت چکە دەستیان کرد وە سەرکردنی عشرەتەکانیش بیرکردنێک سەر هەڵەیە کە شێخەکان و تەریقەتەکان چۆن عەبای مەزەبیان هەڵگرتووە ئەوە عەبای کوردایەتیش هەڵگرن ئەبینی بە دەرکەوتنی شێخ عەبەیدوڵای نەهری پێم وایە دقیق ناوەکە ڕاستەکە هەندێک لە ڕۆژهەڵات ناسان ناوێنێن باوکی ناسیۆنالیستی کوردیە بەو مانایی تر باوکی بیرێتەوەیەتی کوردیە چونکە یەکەم سەرو ناوچەی تشکیلی بزودنەوە یەکەکە دووەم سەرو مەزهب خەڵکی غەیرە موسڵمان بەشداری تیاکە سێم سەرو عەشایری و فیدراسیۆنە مەنتیقەیەکەی خۆیەوە خەڵکی ناوچەکانی تری کوردستان بە لەهجە جۆراوجۆرەکان بەشداری لەوە ئەکەن چوارەم ئەوێ منەظەم بێت دوو کۆبوونەوە دوو کۆنفرانس ئامادە ئەکا کە لەوێ زۆر بەڕوونی لە وتارەکان لەو بەڵگەنامەی کە بەجێ ماون زۆر بەڕوونی بە ئاماژە بەوە کاکە ئەڵێ ئێمە لە قاجار بەهۆی مەزەبەوە چەوسێنرێنەوە و مەزەب و زمان لە هەروەها لە عوسمانەکانیش دیسانەوە بەهۆی دینەوە چەوسێنرێنەوە بەهۆی مەزەبەوە بەهۆی نەتەوایەتی و جیاوازی نەتەوایەتی ئەو چەوسێنرێن لێرە کوردین ئەوان تورکن لەم لاش کوردین و شافعین و سنین ئەوان شیعن زۆر جوان هەستی کردووە کە دین ئەتوانێت بە کەڵکی ئەو حاڵەتە بێت ئەوەیە لە هەفتانەیە چەکی غەزا کۆ کاتەوە بەڵام تەسلیمی حکوومەتی ناکاتەوە هەڵیەگرێت بۆ کوردایەتی لە بزنەوەی کوردایەتی ئاخەرجیەکە کۆمەلگایەکی تا ڕادەیەکی زۆر داخراوە و بەداخەوە زۆر جار وەکو چەقبەستوش سەیرەکرێ و هۆکارەکەشی بریتێلەوەی کە ئاستی هۆشیاری تاک لە ڕاستیە لە ئاستێکی نزمایە بەرز نییە زایدەنەوەش کە کۆمەلگای کوردی خێڵتەنیوێتی جاری وا هەیە تۆ لە ڕووکارە لە فۆرما سەیرەکەی هیچ دیاردێکی خێڵەکەی نبینی بەڵام لە ڕاستیە خێڵ ناخی مرۆڤەکانی ئێمەی تەنیوە عەقڵی مرۆڤەکانی ئێمەی تەنیوە من زۆر جار باس لەوە شەکەم کە زۆر جار ئێمە بە باگراوندێکی خێڵەکیەوە باز لە ناسیۆنالیزم و لە کوردایەتی و لە نەتەواکەین یعنی ئەمە گرفتی گەورەیە کاتێک کە تۆ لە ڕووی سایکۆلۆژی و با بڵێن کۆمەڵناسانەوە سەیری ئەمە بکەیت چونکە عەرەب و تەنی فاقد الشەیء لا یعطی
کەسێک خۆی تەواو ساغ نەکردبێتەوە و خۆی لە سنوورەکانی ناوچەگەرێتی و خێڵ و سنوورە بەرتەسک و بچووکەکان ڕزگار نەکردبێت لە تا ئێستاش ئەو بڕای بە شەڕی گەڕوک کۆڵان بێ ناتوانێت ببێتە بەرەمهێنەری فکرێکی ناسیۆنالیستی وا کە بتوانێت خزمەت بەنەتەوەی بکە. لە ڕاستیە ئێمە بەر لەوەی پێویستمان بە گۆڕانکاری گەورە بێ لە کۆمەلگای کوردیا پێویستمان بەکرانەوە و گۆڕانکاریکی گەورەیە لە عەقڵی ڕۆشنبیری کورد، لە عەقڵی ناسیۆنالیستانی کورد، لە عەقڵی شۆڕژگەڕانی کورد. عەقڵی ئاینی یاخود با پێ بڵم فکری ئاینیە ئاراستەی ئاینی ناوەنەی هەرچیانی ناوەنەی دوولایەنە کاریگەری هەبووە. لایەنێکی ئیجابی هەیە کە هیچ کەس ناتوانێت ئینکاری کە ئەویش ئەوەیە کە لە دوای ڕووخانی مێردنشینە کوردیەکانەوە لە نیوەی یەکەمی سەدەی 19 واتە لە 1950کان بۆ دواوە کۆمەلگای کوردی بەهۆی نەمانی مێردنشینەکانەوە تا ڕادەیەکی زۆر پەڕەوازەیەکی زۆری پێوە دیارە، بێسەرکردەی پێوە دیارە، چینێک نابینی بتوانێت پێشەنگی ئەم کۆمەلگایە بکە بۆ گۆڕانکاری و ئاراستە پێدان. ئەوەی کە گرنگە ئەوەیە کە لەم قۆناغەیە شێخەکان وەکو چینێکی تایبەتمەند لە کۆمەلگای کوردیا ئەبنە جڵەوگیری خەباتی کورد و کوردایەتی لە ناو کۆمەلگای کوردیا کە بە تێڕوانینی من لە شەعبەی دەڵای نەهریەوە دەست پێکە و ئەوەی کە گرنگە ئەو قۆناغە تا سەر هەڵدانی شۆڕ شەعبەی دەڵای نەهری قۆناغێکی گواستنەوەیە و شێخەکان بە تەواوی دەرەکەون چونکە فەراغێکی گەورە هەیە وەکوتم لە فەراغی پێشەنگ بوونی کۆمەلگای کوردی هەیە. بەس ئەوەی هەیە کە ئێمە بیرمان بێ کە باز لە شەعبەی دەڵای نەهری و ئەو شێخانەی دواترەکەین کە تقریباً بۆ نزیکەی سەدەیەک پیاوانی ئاینی لە زۆربەی زۆری شۆڕشەکانە پێشەنگ و ئاراستە پێدەری شۆڕشەکان بوون، ئەمانە خەڵکانێک نین بەو مانایی وەکو لەگەڵ ڕێزمان شتەنووس و دوعانووس سەیران بکەین. شێخ مارفی نۆدەیی بۆ مەبەستی فێرکردنی زمانی عەرەبی فەرهەنگۆکێکی عەرەبی کوردی با قسەی کێش و قافێداردانا بۆ ئەوەی ئەحمەدی کوڕی واتە کاگ ئەحمەدی شێخ فێری عەرەبی ببێ، هەر لەبەرەوەش ناوینا ئەحمەدی بە ناوی کوڕێوە. ئەمە لە پاشانە چووە ناو بەرنامەی خوێندنی قوتابخانەی ئاینی لە هەموو ناوچەکانی کوردستانی باشوور. ئەحمەدی خانی فەرهەنگۆکێکی عەرەبی کوردی بە قسەی کێش و قافیە نووسیوەتەوە بە ناوی نۆبار. ئەگەر ئەحمەدی خانی با یەکەمین شاعیری بڵاوکەرەوەی بیری کوردایەتیدا ننرایە کە پاش چاڵدێران کەوتە ناوەوە دەشیابوو وترایە ئەم بەرهەمەی بۆ ئەوە بووە کە منداڵی کورد فێری زمانی عەرەبی بکە، چونکە زمانی فێرکردن و تۆمارکردنی هەموو زانستە ئیسلامیەکان بووە. بەڵام بێگومان مەبەستی خانی ئەوە بووە وشەی نووسراوی کوردیش بێتە ناو قوتابخانەی ئاینیەوە. ئەم بەرهەمە لا قوتابخانە ئاینیەکانی هەموو ناوچەکانی کوردستانی باکوور دەخوێنرا. شێخ محمود نایە خۆ بکاتە خاوەنی کۆمەڵی کوردستان کە مستەفا باشەیە موشیرا لێمەزرێنەوە پێچەوانەوە تەحەفوزی لەسەر ئەم جوولانەوەشەیە. شێخ سەعیدی پیرە نایە بێتە ئەندام لە کۆمەڵی استقلالی کوردستان. خالد بەرجی جیلانی کە زوبات تابتێکی سەردەمی دەوڵەتی عوسمانیە و ئێستا بیری کوردایەتی هێناوێتی ناو کۆمەڵە و ڕێکخراوەکان قیادەی دەکات. ئەگەر تۆ تێبینیمان کردبێ بەگشتی قاسم محەممەد کە دەبێتە سەرۆک کۆمەڵی ژێکاب کۆمەڵک مەرجی هەیە بۆی بێتە حرەکەتێکی میلی بۆ ئەوی نایەوێ خۆی لەوە گەورەتر دەبینێ بێتە سەرۆکی حزبێکی نوخبەوی کە لە چوارچەوەی سنوورداری هەیە لەوێ فراوان بێت حرەکەتێکی میلی. وفقیان ئاسۆی بیرکردنەوەی شێخانی تەریقەت پیاوانی ئاینی بۆ بە میلیکردنەکە فراوانتر بووە لە ئەم کۆمەڵە و ڕێکخراوانە کە قیادەی چوارچەوەیەکی نوخبەویان کردو بۆ گۆڕانکاری لە کۆی کۆمەڵگادا. ئەمە مەلایەکە موضوعی ئێمە کە زۆر دەڵێن زۆربەی جوولانەوەکانی ئێمە سەرکردەکانی مەلابوون پێم وایە ئەم مەفهومە ڕاستکەینەوە. بەشێکی زۆر تا 1950 تقریبا نیوەی یەکەمی سەدەی بیستم شێخانی تەریقەتی قادری و نەقشبەندی ڕۆڵی گەورەیان هەبوو لە قیادەی جوڵانەوەی کورد. تۆ مەلا خەلیلی مەنگوڕی لێگەڕە لە ئێران ناوچەی مەنگوڕایەتی کە بەرامبەر بە هەندێک گۆڕانکاری بەرەو عەلمانی بردننی ڕەزا شا جوڵانەوەیەک کرد ئەژیناوەکانی کە مەلا نەبوون هێندەی شێخی تەریقەت بوون مەلا سەلیمی بەدلیسی و شێخ شەهابەدینی برای شێخی تەریقەتی نەقشبەندی بوون لە ناوچەکانی وان و دیاربەکر. شێخ سەعید شێخی تەریقەت بووە لە ناوچەکانی بالۆ و شێخ عەبدوڵڵا شێخی تەریقەت بووە، شێخ عەبدولسەلامی بەرزان شێخی تەریقەت بووە.
ئەمانە شێخ مەحموود شێخی تەریقەت بووە کە کوڕی شێخ سەعیدیە شێخ سەعیدیەکێک بۆ لە پیاوە کاریگەریەکان کە لە 1970 لە مووسڵ لە ڕووداوێکی نادیارە بابرین شەید کرا. ئەمانە ڕۆڵی کاریگەریان هەبووە لە بەگەڕخستنی سین و توێژەکانی کۆمەڵگادا. یەکێکی تر لە خزمەتەکانی ینی ڕۆڵی خانەقا و مزگەوت و تەکیەکان و مەدرسە شەرعەکان بریتی بووە جیا لە دروستکردنی زاناکە باسمان کە ڕۆڵان هەبوو لە تاریخی کورد و هەموو مێژنووسانی کورد بەرهەمی ئەو مزگەوت و شتانن شەرەف خان ئەبوو حەنیفەی دینەوەری تا ئاگاتە شەرەف خان تا دواتر و ئەوانەش کە خزمەتی دەرباریان کرد و خزمەتی میرشەکانیان کرد دیسانەوە هەر لە حوجرەکانە فێری نووسین و میرزایەتی بوون. یەکێکتر لە سوودەکانی ڕۆڵەکانی حوجرە و مزگەوت و خانەقەکان بریتی بووە لە خزمەتکردن بە شعر و ئەدەبی کوردی. سەرەتا وەکو شعر و ئەدەبی کوردی و نەقڵکردنی فۆکلۆر وانە لە عەلی بەردەشانی و ئەوانترە بیگرا دواتر لە تەشکیلکردنی ئەو شعرە کوردی کە زۆر تایبەت بووە هەم لە کێش و سەروایە هەم لە زمانە هەم لە کوردی نووسینە کەم وەکو مەسعود محەممەد دەڵێ شعرەکانی نالی ئەگەر بەراوردیان بکەی ینی هەندێک جار لە شاعر هەرە بەرزەکانی فارس و ئێرانی شتێپەڕەکەن بەڵام لەوچە پەیوەندی بە بێدەوڵەتی و بێکیانی سیاسیەوە بووبێت کە فرامۆش کراوە. لەناو ئەم مزگەوتانە و لەناو ئەم مەزەبانە بە شیعە و سوننەوە لە مەدرسەکانە خەڵکانێکی باشمەوە دروست بوون کە ئەدەبی زارێکی و مێژوو زارێکی ئەمەیان پاراستووە و هەروەها شانازیان بە کوردبوونی خۆیانەوە کردووە. ئەمە هەنگاوێکی زۆر گەورە و بازانێکی گەورەیە کە بیری کوردایەتی لە هەستکردن بە ناوچە و شانازیکردن بە ناوچەگەرێتەوە بگوازیتەوە بۆ فەخر و شانازیکردن بەسەر ئەوانی تیکەیە ینی هەویەکەی خۆت کە وەکو کوردو بەرابەر ئەوانی تردانێ لە کێ ئەیبینین ئەمانە. ئێمە ئەگەر سەیری لە ئەدەبیاتی زارێکیە کە نەقڵ کراوە بنووسن لە ئەڵماسخانی کەنۆڵەیە ئەیبینین کە مشک و پشکیلە بە شێوەزاری کوردی هەورامی نەقڵەکە و ئەنووسێتەوە. لە خانەی قوبادیە ئەیبینین لە خانەی قوبادیە ئەیبینین لە تاریخ الئەکرادا ئەیبینین لە کتێبی تاریخ الئەکرادی هەکاری ئەیبینین کە شتی زۆری کورد و لە ئەوانە بینین نەقڵ کراون لەم جۆرە کتێبانەیە. و لەناو سۆرانیشە ئەبینی لەناو حوجرەکانە کەسانی وەکو سالم و نالی و مەحوی و کێوکێ دەرەکەون کە ئەمانە بە جۆر لە جۆرەکان خزمەتی شکڵگرتن و سەرەتاکانی دەرکەوتنی بیری کوردایەتیان کردووە. ئەوە تا لە خانە لە حاجی قادرا ئەیبینین ئەڵێ لە وەصفی خوایە لەگەڵ خواشە جۆرێک لە فەخری بە کوردایەتیایەکە ئەڵێ معلومە بۆچی حاجی مەتحت دەکا بە کوردی تا کەس نەڵێ بە کوردی نەکراوە مەتحی باری خوا پێویستی بەوە بە کوردی قسەی لەگەڵ لە عەربی قسەی لەگەڵ بکەی بەڵام زەقکردنەوەی هەویی کوردی و زمانی کوردی بەرامبەر بە عەرەب و تورک و فارس و ئەوانەیە. پێش ئەوە ئێمە ئەبینین لە هەورامیە لای خانەی قوبادی ئەیبینین. هەوڵی تریش دراوە بۆ بە کوردیکردنی قوتابخانەی ئاینی ئیسلامی وەکو کۆشش و تەقەلای مەلایونسی هەڵکەتەینی کە لە ئەنجامە سێ نامەی لە زانستی سرفدا بە کوردی نووسیوەتەوە. کۆمەڵێک دەستنووسی ئەم نامانە لە نامەخانەکانی ئەوروپا پارێزراون. بەم جۆرە دەبینین قوتابخانەی ئاینی دوورەپەرێز وەستاوە لە زمانی کوردی و کللتوری کورد. بەڵام ئەوەندە هەبوو دڵسۆزی و هەستی بەشێک لەو خوێندکارانەی کە لەم قوتابخانە ئاینیانە دەرچوون ئاوڕیان لە زمانی کوردی و خوێندەواری نەتەوەکەیان داوەتەوە و نووسینیان کردووە بە کوردی. نەوەکو تەنیا ئەو شتانی پەیوەندیان بە ئاینەوە هەیە بەڵکو هەموو شتێکی کە پەیوەندی بە ژیانەوە هەیە لە مەولودنامە و شعری ناو خەڵکەوە بگرە تا دەگاتە غەزەل و قەسیدەی هەجوو کراوە و نووسین و پەخشانی کوردی و هونەری هەموو بابەتەکانی داهێنانی ئەدەبی کوردی بووە. لەمەدا ئەوەمان بۆ ڕوون دەبێتەوە کە حوجرە و قوتابخانەی ئاینی ئاوڕیان لە زمانی کوردی نەداوەتەوە بەڵام خوێندەواری کوردیان پێگەیاندووە. ئیتر ئەم خوێندەواریە بووەتە هۆی ئەوەی کە خوێندەوارەکە ئاور لە زمان و کللتوری نەتەوەکەی خۆی بداتەوە.